دوو هونەرمەندی زۆر ئازیز و زۆر خۆشەویست کە ئەزمونێکی زۆر جوان و زێڕینیان هەیە لە هونەری شانۆیە. ئەوانیش یەکەم هونەرمەند ئەحمەد سالار لێرە ڕێز و خۆشەویستی و لێرە پیرۆزبایی ئاڕاستاکەین بە هۆی ڕۆژی جیهانی شانۆوە. یەکێک بۆ لەو کەسایەتیانەی کە وەکو کورد ئێمە بێ شانازی پێوە بکەین لەگەڵ تەواوی ئەو شانۆکارانەی تریش کە بەجیان هێشتوین کۆچی دواییان کردووە، ڕۆحیان شاد بێت و لێرەوە سەری ڕێز و نەوازشیان بۆ دانوێنین، خواسەبووری خێزانەکان بات و سەری ڕێزیش بۆ تەواوی خێزانەکانیان دانوێنین کە وانش لە کات و ساتی خۆیان ناتوانیویانە چەندین بەرهەمی جوان پێشکەش بکەن. هونەرمەند ئەحمەد سالار یەکێکە لەو هونەرمەندانەی کە هەر لە تەمەنی سەرەتاییەوە خزمەتێکی بەرچاوی لە بواری هونەر و هونەری شانۆیە کردووە. ئێمە ئەچینە نێو کەمێک لە وێزگەکانی ژیانی هونەرمەند ئەحمەد سالارەوە کە لە دوو بەشە خۆی بینێت. بەش یەکەمیان لە تەواوی تەمەنی ژیانەکانیان چۆن قۆناغەکانی بەسەرکەوتوی بەڕێ کردووە، بەشی دووەمیشیان تەواوی ئەو کارانێتی هەندێکی لەو کارانێتی کە هاوکارانم هەڵیان بژاردووە، بەڵکو چەندین کاری تری ناوازەی هەیە. بەڵام سەرەتا ئەگەر بزە بگەڕێنەوە بۆی کە هونەرمەند ئەحمەد سالار لە ساڵی 1947 لە شاری سلێمانی لەدایک بووە، خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە سلێمانی تەواو کردووە، واروە کۆلێژی هونەرە جوانەکانی لە شاری بەغدا تەواو کردووە و دامەزرێنەری هەردوو تیپی هونەری پێشڕە و سالار بووە. کام دوو تیپە لە ساڵی هەفتاکان و ساڵی هەشتاکانە ڕۆڵێکی بەرچاویان جێڕاوە لە پێشکەشکردنی ئەو شانۆیانەی کە پێویست بووە ئەنجام بدرێ. بۆ کاتەش کە شانۆ ئەنجام درراوە لەوانەیە بارودۆخێکی لەبار نەبوو بێ بۆی کە کۆمەڵگاکەمان وەکو ئێسا بە ئازادانە ڕاو بۆ چوونی خەوی دەرببڕێت، بەڵام ئەوان بە شێوازێکی ئەگەر تەنس ئامێز بوو بێ، بە شێوازێکی کۆمیدی بوو بێ، بە شێوازێکی چەندین شێوازی جیاوازتریان گرتوۆتە لەبەر بۆی کە بتوانن پەیامەکانیان بە شێوازێکی جیاواز بگەێنن. یەکمانەمانش خاوەنی کۆمەڵێک ئیشی زۆر ناوازەن، هەتا ئێستاش باوکانمان باپیرانمان کە باسی شانۆەکەی ئەڵێ ئەو شانۆیانە نییە کە ئێمە پێشتر بینیمانە، ئەم وتەیە لە خۆیەوە نەهاتووە. ئەمە ژەگەڕێتەوە بۆ سەردەمە زێڕینەی کە شانۆی کوردی چەند قۆناغێکی باشی تێپەڕ کرد بە هەموو زەحمەت و سەختیەکانەوە. تەنانەت هونەرمەندی شانۆکاریشمان هەبووە کە لەسەر شانۆ زیندانی کراوە لەبەرەوەی کە لەسەر شانۆ چەندین پەیامی جیاوازی وتووە، وان دێ لە هونەرمەندانش لە سەردەمی شانۆکردنی خۆیانە لە تاو ئەوەی کە نیشتیمانەکان و خاک و برا و خێزانەکان پارێزم پەنایان بۆ شاخ بردووە. بەرهەمەکانی هونەرمەند ئەحمەد سالار 24 کتێبی لەسەر بواری هونەری شانۆ نووسیوە، کام کتێبانەش ئەتوانن جارێکی تر هەم لە مێژووی شانۆ، هەم لە هەموو ستایلە جیاوازەکانی شانۆ، هەم لەسەر شانۆی کوردی، هەم لەسەر ئەوەی چۆن بتوانین ئێمە شانۆ بکەینامین بەرێک بۆ گەیاندنی ڕەخنەکانمان. 39 شانۆ نامەشی هەیە کە ئەم شانۆ نایەمانە کە ئەتوانێت وەکو دەقی شانۆیی سوودی لێ ببینرێتەوە کە هەر کەسێکی تر بۆ نمونە لە پەیمانگای هونەرە جوانەکان یاخود جارێکی تر ئەمە لە قۆناغەکانی خوێندنا خوێندکار بتوانێت لەم شانۆ نامانە کۆمەڵێ لە مەشەدە تایبەتەکان دیمەنە جیاوازەکان هەڵبژێرێت و پێشکەشی بکە وەکو سیستەمی خوێندن ئێمە توانین لە بواری ئەکادمیا بەکاری بهێنین. بۆ ئێمانش گرنگی و تایبەتمەندی خۆی هەبووە. ئەتوانین بڵین کۆی بەرهەمەکانی نزیکەی 200 بەرهەمیەیە هونەرمەند ئەحمەد سالار. هیوای تەمەندرێژی بۆ خوازین لەبەرەوەی هونەرمەندێکە هەتا ئێستاش بەو تەمەنەوە یاخوا تەمەندرێژ بێت هیچ کاتێک کەسێک نەبووە کە لە ڕووی هونەرە بتوانێت بڵێ من ناتوانم یاخود ناتوانم بیکەم. بۆیە هەمیشە بۆ کەسە سادەیە کە لە گەنجێتیەوە دەستی پێکردووە، بۆ کەسە سادەیە کە ئێستا لە تەمەنێکە هەروە کارەکات، هەمیشەیەکێ بۆ لەو هونەرمەندانە، لەو ئەکتەرە، لەو دەرهێنەرە، لەو نووسەرە بەناوبانگەی کە هەمیشە گوێگری مناڵێکی بچووک بووە گەر ڕۆژێک وشەیەکی جوانی پێبەخشی بێت. خۆشم وەکو شانۆکاری ئەزمونێکی شانۆیم هەیە کە لە یەکێ لە دەقەکانی وەکو شانۆی باغ کارم لەگەڵا کردو، بە خۆشحاڵی و من ئەکتەر بووم و ئەو دەرهێنەر بووە و ماوەی چەند مانگێک بەیەکەوە بووین و ئەزمونێکی جوانم لە ژیانمان لێ وەرگرتووە. بۆیە ئەوانە جێگەی شانازین کابێ هەم خۆیان هەم شاکارەکانیان بە زیندوێتی بمێنێتەوە. ئەگەر هاوکارانم بتوانم بچنە سەر بەشی دووەمی کارەکانی هونەرمەند ئەحمەد سالار هەندێک لەو کارانەی کە هەموو کاری نواندن کاری تیادا کردووە. بەشێک لە بەرهەمەکانی هونەرمەند ئەحمەد سالار سێزارت لە بیرەوەری ساڵی 1968دا، کاوەی ئاسنگەر لە ساڵی 1970دا، من مرۆڤم لە ساڵی 1970ە، گلۆری ساڵی لە ساڵی 1970ە. بەر لەوەی بچمە لای بابەتەکانی کە تەواوی ئەم شانۆیانە کە لەم ساڵانەیە ئەم هونەرمەند ئەحمەد سالار پێشکەشی کردووە، بێگومان کۆمەڵێک ئاستەنجی بۆ ژیانیان دروست بووە. ئێمە
گەڕاینەوە بۆ ئەو داستانەی کاوەی ئاسنگەر کە زۆرجار لەسەر ئێمە وەکو کورد ئێستاش مێژوو چەند جارێک بە چەندین شێواز ئەم داستانە بۆ ئێمە جێڕنەوە کە ئێمە خاوەنی نەورۆزین کە جەژنی کوردیەوە کاوەش کورد بووە و زۆرجار لەسەرەوەی کە کاوە بۆ لەوانەیە کێشە و گرفتیان بۆ ئێمە دروست کردوێ وەکو دکتۆرە بەڕێزەکانیش کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بوون کە ئەو داستانە کە زوحاک ئێمە بە چەندین شێواز لێکدانەوەی بۆکرێ لە دوایین لێکدانەوە کە زوحاک کابرایکی عەرەب بووە بۆیە ئەمە جیاوازی هەیە پەیوەندی بەوەیە کە جەژنی نەورۆز جەژنی ئێرانیەکان نییە بەڵکو جەژنی کووردە ئەگەر جەژنی ئێرانیەکان بواە وەکو چەندین کەس لە بواری فۆلکلۆرا لێرە بەڕێز حەمەمەردان کە باسی لەوە کرد مانگی پێش نەورۆز ئەوان جەژن ناکەن یان ئەگەر جەژنی خۆیان بۆیە بۆچی ڕێگریانە کرد و خەڵکیانەگر لەسەر ئەنجامدانی نەورۆز بۆیە ئێمە وەکو کورە توانی شانازی پێوە بکەین و بەشێکی تر لە کارەکانی لەژێر خۆڵەمێشەوە ئەوش لە ساڵی 1970 جەنابی مفەتیش کەمە بەشێکە لە یادەوەریەکانی زۆرینەی باوکانمان براگەورەکانمان کەسەکانمان کە لە کاتی خۆیان بینوێتی وەکمانم کارانە زۆرینەی هەمووی بەڕەش و سپی پێشکەش کراوە هەندێکیشی کە تۆمار کراوە ئەوەی کە ماوەتەوە زۆر کاریان لەسەر کردو بە خۆشحاڵیەوە من حەزم کرد لە بەشێ لەم کارانەی کە هونەرمەند ئەحمەد سالار و هاوڕێکانیشی ئێمە لە دەستگای میدیایی کورسات هاوکارمان هاوکار ئاسۆ کە توانی هەندێک لەم کارانە جارێکی تر ڕوێکی تری باتێک کە بتوانێت لە تەلەڤیزۆن نمایش بکرێتەوە بۆیە لە کورسات هەندێک لەم کارانە جارێکی تر بە کوالێتێکی تر نمایش کرایەوە بۆی کە ئێمە بتوانین زیاتر چێژی لێ ببینین هەم لە ڕووی دەنجیەوە هەم لە ڕووی وێنەییشەوە بتوانن جارێکی تر کاری لەسەر بکەن بۆیە ئێمەمانە بە ئەرشیفێکی گرنگ گەزانین بۆ میلەتی کوردنەک بۆ دەستگای میدیای کورسات بەڵام وەکو دەستگای میدیای کورسات ئێمە پارێزگاری لێکەین چکە پەیوەستە بە مێژۆکەمانەوە ئێمەش خاوەنی شانۆی کوردین ئاچینە دانبێکی تر لە بەرهەمەکانی پیسکەی تەڕپیر کامێژێکێکی ترە لە شانۆکانی کە زۆرینەی کەسەکان ئەمانە هەمووی لە یادەوەریانە ماوەتەوە ئەمیش لە ساڵی 1972 بوو گوڵی خوێنایی ئۆپەرێن لە ساڵی 1972 بووە ئەمانە بەشێکن لە کارە سەرچیەکانی کە لە ڕابردوو سەردەمی گەنجێتی مامۆستا ئەحمەد سالارە کە پێشکەشی کردووە و هەموو ئەم کارانەش کراوە خۆشەویستان ئەبێ ئاگامان لێ خاڵی گرنگتر بێ ئەگەر لە زاری مامۆستا ئەحمەدیش بێ کە خۆی بە زارە گفتە خۆشەکە هێڵێ بە قوربانت بم ئەمە زۆر بە ئەستەم کراوە بۆ لەبەرەوەی کە ئەزانن چەند بە کێشە و چەند بە خۆدزینەوە و چەند بە شەوان پرۆڤەکردن و ئەنجال لەم کاتانەشا ئێمە هەموو جارێک ئێڵێن خانمان ڕۆڵێکی زۆر کەم بووە چکە بۆیان نەڕەخساوە بۆیە زۆر جار هونەرمەندەکانی هاوڕێیان ڕۆڵی خانمانیان بینەوە بەڵامی تر ئەوەشی کە گرنگە ئێمەش هەر ڕۆڵی ژنمان هەبووەکە کە لە پێشمەرگە بوون کە توانیوانە لە بوارەکانی جیاوازترە بەڵام ئەمانە مەرکیان خستۆتە سەر شانی خۆیان بۆی کە بتوانە هەر چۆنێک بێ شانۆ نەوەستێ بۆیە ئەمە بەشێک بوو لە کارەکانی ینی چەندین کاری ناوازەتری هەیە و بەدەر لەوەی کە هونەرمەند ئەحمەد سالار لە هەم لە سلەیمانی هەم لە هەولێر هەم لە پارێزگاکانی تر هەم لە هەموو بوارە جیاوازەکانی بۆ نمونە میوزیک بێ شێوەکار بێ هونەرەکانی تر بێ و هونەری بێ لە ناو درامایە هونەر بێ لە بواری سینەمایە بەشداری کردووە و لە هونەرەکانی تریشە هەمیشە خۆی ئامادە باشی هەبوو چکەوتێتی ئێمە ئەتوانین کەلتوری خۆمان ئەتوانین ژیانی کوردایەتی خۆمان ئەتوانین ئەو هەوڵ و تێکۆشانەی کە چەندین خوێنی تیاڕێژراوە ئێمە بە هونەر بە جیهانی بناسێنین بۆیە هونەری زۆر بەلاوە گرنگ بوو و ئێمە هیوای تەمەندرێژی بۆ خوازین هیوادارین هەر بمێنێ لە ناومانە وەک کەسایەتیە کە بتوانین وەکو کورد شانازی پێ بکەین و خاوەنی چەندین خەڵات و ڕێزلێنانیشە ئێمە وەکو شانۆکاران وەکو هەمومان بەگشتی جێگەی خۆشحاڵیە بۆ هەمومان ئاچینە لایەکی تر لە هونەرمەندەکان یەکێک لەو ژنانەی کە بەدایکی شانۆی کوردی ناسراوە یەکێک لەو خانمانەی کە تەواوی زۆرینەی ژیانی بۆ شانۆ و بۆ هونەری شانۆ و بۆ خزمەتکردن داناوە یەکێک لەو خانمانەی کە موڵکی کوردەواری پێوە دیارە و هەمیشە دابوونەریت و کەلتورە جوانەکەی خۆمانی پاراستووە یەکێک لەو خانمانەی بەر لە وسمەنە و وێزگەکانی ژیانیەوە کە توانیوێتی خانمانمان بە شێوازێکی باش ڕێنمایی بکات و پەیوەستی کا بە کەلتوری خۆمانەوە بە جلەکانی و بە ڕێزگرتنی و بە تێکەڵبوونی ناو کۆمەلگای هەموو کەسێک لە بەرپرسانەوە هەتاوەکو مناڵی ناو ڕۆزەیەک دەست بە سنگەوە گرێ بۆ ئەم ژنە کە یەکێکە لە تێکۆشەرە بە تواناکانی ناوهونەری کوردی وەکو کورد ئەما بێ شانازی پێ بکەین ئەویش زۆر بەڕێز مامۆستا بەدی عادارتاشە مامۆستا بەدی عادارتاش لە ساڵی 1946 لە سلەیمانی لەدایک بووە دەرچووی ئەکادمی پەیمانگای هونەرە جوانەکانی
بەغدایە و بەشی شانۆ لە ساڵی 1972 بۆ ساڵی 1973 ماوەی 23 ساڵ لە پەیمانگای هونەرە جوانەکانی شاری سلێمانی مامۆستا بووە بە خۆشحاڵیەوە و بە توانیوێتی چەندین خزمەت پێشش بکە لەو ماوەی کە توانیوێتی مامۆستا بێت و لەوێ خزمەت بکە چەندین جار ئەم پەیمانگایە ڕوبەڕووی کۆمەڵێ تون و تیژیت بۆتەوە لەلایەن حکومەتی ئەو کاتەوە چەندین جار ئەم خانمە توانیێتی ڕوبەڕووی هەموو ئەو کێشە و گرفتانە بێتەوە یەکێ بۆ لە پەروەردەکارەکانی خانمانی خۆمان وە کوڕانی خۆشمان هەمیشە جێگەی ڕێز بووە کە چۆن فێری شانۆیە کردین فێری ڕێزیە کردین کە چۆن فێری شانۆیە کردین فێریوێ کردین کە چۆن بتوانین دابوونەریتی خۆمان بپارێزین کە چۆن فێری شانۆیە کردین ئەوی بە شانۆ وەڵامی وڵاتانی تربەنەوە بۆ کەسێکی لێرە نمایشەکەکە هەمومان پێڵێن ئەم کەلتورە چییە با ئەوانش پێمان بڵێن سەرەتا بە دەرکەوتمان بەر لەوەی قسە بکەین بە چلەکانمانە بڵێت تۆ خەڵکی کوێیت نەک بە جارێ زمانمانە ئەمە یەکێکە لە ڕستەکانی مامۆستا و 14 ساڵ سەرۆکی بەشی شانۆ بووە ئەمە ژوای کردووە کە چەندین مامۆستا و چەندین کەسانی پسپۆر لە ناو پەیمانگا لەبەر دەمی مامۆستا بەدی عەدارتاشە بتوانن کار بکەن بەشداری ژمارەیەکی زۆری لە شانۆ و کاری نواندنا کردووە کە وەکو تاکە خانمێک ڕۆڵێکی بەرچاوی بینیوە هۆڵێکی تایبەت هەیە بە نمایشکردنی شانۆ کە ئێستا لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانە ئەم هۆڵە ساڵانە چەندین گەنجەکانمان کچان و کوڕانمان کە لێ کارنامەی دەرچوەرەگرن لە ناو ئەم هۆڵەوەیە کە ناوی هۆڵی بەدیعە دارتاشە ساڵی 2005 نازناوی یەکەم خانمی شانۆکاری کوردی وەرگرتووە و ئەم نازناوەش لە پای و ئەزمونەی کە لە درێژایی تەمەنی خۆیان تایە هەوڵیاوە و توانیوێتی لە ڕێگەی شانۆوە پەیامەکان و ئازارەکانی ژنان و خەم و خەفەت و کێشەکان بخاتە ڕوو ئەو کاتانی شانۆ نمایشەکرا تاکە خانم بوو کە یوت با هاوسەنجی هەبێ لە نێوان پیاوان و ژنانە چونکە ژنانیش هیچ کاتێک توانەکانیان کەمتر نییە لە پیاوان و بێگومان ئەمیش چەندین ڕۆڵی بەرچاوی هەبووە لە نێو دراماکانە و لە نێو فیلمە لە نێو شانۆ شاکە کارە سەرچەکەی خۆی بووە ئەگەر بچینە لای کۆمەڵێک لە کارەکانی مامۆسا بەدیعە دارچاش 5 شانۆی منداڵانی هەیە بەشێک لە کارە هونەرەکانی شانۆنامەی نەفرەت ئەمیش لە ساڵی 1969 بووە کە بەشداری کردووە شانۆی کۆتایی زۆرداری لە ساڵی 1975 بووە درامای گەردەلول کە یەکێ بوو لەو درامانەی کە هەر لە بەشی 1 و بەشی 2 مامۆستا بەدیعە دارتاش توانیوێتی ڕۆڵێکی بەرچاو ببینێت ئەو ئازار و خەفەتانەی کە دایکانێک لە سەردەمی ڕژێمە بینیویانە مامۆستا بەدیعە دارتاش توانیوێتی لە ناو درامای گەردەلولا ڕۆڵێکی باشی هەبێت و ئەو ئازارانە جارێکی تر لە ڕێگەی نواندن و بەرجەستەکردنی تەواوی ئەو دایکانەی کە ئازاریان هەبوو لەو کاتەیە بەرجەستەی بکات توانیوێتی ڕۆڵێکی بەرچاوی هەبێ کتێب و ژیاننامەی یادەوەریەکانم لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ئەمەش لە تەواوی ئەو وێزگانەی کە توانیوێتی پێشکەشی بکات و خزمەت بکات لەو چەند ساڵی وەکو مامۆستا وەکو بە بەڕێوەبەر لە پەیمانگای هونەرە جوانەکان بتوانێت لە دووتوی کتێبەکە ئەم کتێبانە دواتر لە نێو کتێبخانەی ئێمە ئامێنێتەوە ئەتوانین ئێمە شانازی پێوە بکەین و ببێتە بەشێکی گرنگ کە دواترنەوەکانی تر ئەگەر لە هونەری شانۆیان خۆیان بینەوە یاخود لە ناو توێژینەوەکانی ناو زانکۆ کۆلێژەکانە بوونی هەبوو سود لەم ئەزمموی ئەم هونەرمەندانە وەربگرن هیوای تەمەندرێژی بۆ خوازین هیوادارین کە هەمیشە بتوانێت کاری باشتر و خزمەتتر ئەوەی کە پێشکەشی کردووە ئێستا وەکو کەسێکی ژن لە ناو کۆمەڵگای ئێمەیە بتوانێت ڕێنیشان دەرمان بێت بۆ خانمان بۆ شانۆ و ئەو ڕێچکە جوانەی ئەو گرتوێتی خانمانمان سێریکەن ئەو دابوونەری تێکە گرتوێتی بە پیاوان و ژنانەوە هەمومان سێریکەین کە چۆن پارێزگاریکردنە لە کەلتور و لە نیشتیمان و لەو بەشانەی تر کە کردویانە چی بۆ هیچ کارێکی مامۆستا بەدیعە دارتاش بڵم ڕۆشتم بۆ کارەکانی نا بەڵام بەدڵنیاییەوە لەوەی کە هەمیشە ماڵێن کە ئەم خانمانە ڕۆڵێکی کاریگەریانە سەر بۆ ئەم لە کاتێکان نواندنی کردووە لەوەی کا تۆش باس لەوە کرد کە لەو سەردەمەیەکەمە شانۆکانە بینەوە کە پیا و ڕۆڵی ئافرەتی گێڕاوین لەو سەردەمەیە زۆ قورستر بووە هەندێجار لە ماڵەوە لە ڕووی کۆمەڵایەتێکەوە ڕێگەیان پێنەداوە هەندێجار کۆمەلگا کاریگەری هەبووە بۆیە کارکردنی ئەوان لەو کاتیا وەکو شانۆکارێک وەکو ژنێک کە لە بواری هونەرا کار بکات لەوانەیە زۆ ئەستەم و قورس ببێت کە لە دوایە
کە بووە بە مامۆستا بۆ چەندین ژنی دوای خۆی لەوەی کا لە دوای خۆیان بتوانن ئەم ڕۆڵە ببینن ببن بە شانۆکە لە بواری هوەرا کار بکەن کە ئەمان وەکو مامۆستایەک وابوون وەکو خوێندنگایەک وابوون بۆ چەندی ژناین دوای خۆی بە خۆشحاڵی و کە ئێمە ئێستا چەندی ژنی سەرکەوتوو دیکەشمانەیە کە لە بواری شانۆیان کارەکەم و نەخات و گەزیزەیەکە لەوانەیە کە ئەزمونێکی زۆر و لەوەی کە کەسایەتێکی باشی هەیە لەو بوارەیە کە کار ئەکات چەندین خاتووین دیکەمان هەیە کە نمونەی وەکو مامۆستا بەدی ئەدارتا شۆکار بۆکە دەرچەکە کراوە بێت و دەرگاکە بۆ ئەوانش کراوە بێت دەستە خۆش بێ هیوادارین کامانیش تەمەند درێژ بن ئەمانەوەکو نمونەی کۆمەلگا و هونەری شانۆ ئەمڕۆ پێمان خۆش بوو لە 27 سەیە کە بڕۆینەوە ناو کۆمەڵێک لە کارەکان و وێزگەی ژیانیان